کوردانی فەیلی کە کۆسار لە ڕەستەنترین پێکهاتەکانی کوردستان و عێراق بوون لەگەڵەوەی کە لە ڕەستەنترینیان بوون بەڵام ستەم لێکراوترین پێکهاتە بوون لە کوردستان و لە عێراقیشدا. دوێنێ یادی 45 ساڵەی جینۆسایدی هەزارەها کوردی فەیلی بوو کە لە هەڵمەتێکی ئەو کاتێ حکوومەتی عێراقیدا بە هەڵمەتێکی دڕندانە ڕوبەڕووی ڕاگواستن، هەروەها کوشتن، دەستگیرکردن هەتا ڕوبەڕوویەوە بوونە کە ڕێگەزنامەکانیان لێ سێنرابووە. جا ئێمە ئەمڕۆ تەوەری بەرنامەمان لەسەر ئەو بابەت قسە زیاتری لەسەر ئەو بابەتەکەی بزانین تا چەند توانراوە مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە، تا چەند توانراوە ڕێگەزنامەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. هەروە ئەمانە و چەندین پرسیاری تر لەگەڵ میوانەکەمان سعدون فەیلی کەسایەتێکی دیاری فەیلی و هەروەها پێشمەرگەی دێرین ئەمڕۆ لە ستودیۆ لە لامان میوانە. کاک سەدون بەخێراتیت. تەندروستی چۆنە؟ سپاس دەکەم زۆر باش بێت. با سەرەتا لەوە دەست پێ بکەم باسێکی ئەومان بۆ بکە کە ئایا ئەو جینۆسایدە بۆ هۆکارە سەرەکیەکانی چی بوون، بۆچی بە دیاریکراوی ئەو شتە ڕوبەڕووی کوردانی فەیلی کراوەتەوە؟ خۆی بەڕاستی پێکهێنانی دەوڵەتی عێراقی بەڵێ هەندی کۆمەڵی لە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی نەتەوایەتی لەگەڵ یا دروست بوو، چونکە هەر ڕوا خەتێکی ڕاستەوێنینە ئەمە عێراقە ئەمە ئێرانە. وانی هات هەندی لەو شاران و دێهات و ئەو شان سەرسوونەرەکان نیوەی کەوتە دیوی ئێران، نیوەی کەوتە دیوی عێراق. ئەمە ینی کێشەکە ئەساسەن لە پێکهێنانی دەوڵەتی عێراقی بوو و ئەم جایش هەنێکیشان کرد بۆ دەستنیشانکردنی هاوڵاتی بوون لەو وڵاتی تازەی کە دروستیان کرد. هەنیان ئەوەی کە عوسمانی پیان ینی ماضی عوسمانی هەیە و سەفەوی هەیە. عوسمانیەکە ئەوەی دەوڵەتی عوسمانی خۆ دەزانی داگیرکردنی ئەوەنە، ئەوەی ئێرانیە کە دیوی ئێران ینی ئەوە. ئەمجا لەمە چی لێ هات ئەو هێنانە ینی خەڵکی سنوورەکە خۆی بوو مەسئلەیەک معلوماتێک بۆ ئێوە تاریخیەن. شەرقی دیژلانە ڕۆژهەڵاتی دیژلە شوێنی ئەسڵەن شوێنی کورد بووە، ینی هەمووی کورد بووە، ینی عەرەب تیا نەبووە. ینی شەرقی دیژلە لە سەرەتای دیژلە کە دێتە ناو عێراقەتدا ناوچەی گەرمەتعانیەوەی کە دیژلە و فرەتی ئەگرن ئەمانە ئەو ناوچەیە غێری کوردیان نەبووە خەڵکی تر، ینی عەرەبی تیا نەبوو خۆڵاسە. ئەمجا ئەم کوردانە هەنیان لەبەر ئەوەی شیعە بوون ئەخرانە سەر ئێران، ینی سەفەویەکان. ئەمجا ئەم شیعەبوونیان یەکی لە موشکلەکانیانە ئەوە بوو شیعەبوونیان بوون بێجگە لە کوردبوونیان. ئەمجا ناوچەکەیان ناوچەیەکی درێژ بوو لەسەر عونان لە مدلیەوە خانەقینە بەدرەیە زۆرباتەیە تا ئەگاتە عێمارە. کەواتە کاک سەعدون هۆکاری سەرەکی دینی و نەتەوەیی بووە؟ بەڵێ هۆکاری دینی و نەتەوەیی بوو. ئەمجا طبعا ئەمە لە زمانی نور سەعید تەسفیرات هەبوو، پاش ئەوەی زمانی عەبدولسەلامش تەسفیرات هەبوو، بەڵام گەورەکەی لە زمان لە بەعەز بوو پاش هاتنی ڕژێمی خومەینی هات لە ساڵی 79 کە ڕژێمی خومەینی هات. ئەمجا عێراق بۆ ئەوەی دروستکردنی کێشە و هەن بۆ دەوڵەتە تازەکە ئەم فێنیانەی دەرکرد، ینی ڕەوانەی ئێران کرد بە سەدان هەزار. ئەمجا ئەم سەدان هەزارە کە ڕەوانەی ئێرانی کرد راحەتی خۆت هەرچی ممتەلەکاتیان هەرچی ماڵیان ڕێگەزنامەن هەمویان لێ زەوت کران. بێجگە لە ئەوە لە حدودی 15-16 هەزار نەفەر، ئەحسایەکە زۆر دەقیق نییە، لە 19 ساڵی تا 32 ساڵی لە گەجەکانیان بێسەر شوێن کرد. ینی زۆر شت باسەکان گوایە تەجربەی کیمیاویان بەسەر هاتووە، کەس نازانێت چیان لە هات. هەر ینی بەڕاستی
حتى تا ئێستا ینی من هەوڵێکی زۆرم دا پاش ڕوخاندین ڕژێم ئەتوانیم ئەنفالەکانینی دۆڵی جافەتی و ئەوانە بجە بەڵام هیچی ئینفیلەکانمان نەدوزیەوە. بۆچی ینی نەتان دۆزیەوە؟ دەنگۆ ئەوە بوو کە هەنفینیەکان تەجاربی کیمیاویان بەسەر کراوە، ینی یا نادراوەنە بۆ سەر مەرجەکان لۆغمیان پێتەخێنراوەتەوە بە گەنجەکانیان، ینی ئەوە بوو ینی بتر لە 15 هزار گەنج. کاک سعدون جەنابە هەم سیاسێکی دیاری هەم کەسێکی ڕۆشنبیر و دیاری ناو فەیلیەکان و ناو کوردیشی. ئەگەر لە دیوی ئێرانەوە باس بکەین شاری کرماشان و لە ڕوستان و ئیلام ومانەوە تا بنکە سەرەکیەکان لە ناو لە ڕوستانیان لە بەڵە تاکو ئەوانە شەڕوە. لەم دیویشەوە ئەگەر باس بکەین یعنی کۆمەڵێک شار هەن کە هەردووچیان هاوسنوورن بەیەکەوە، مەوە خانەقیرە ئەوە لەولا قەسری شیرین و ئەمانە ئەڕوان مەندەلیە، یعنی ڕێژەیەکی زۆر کوردی فەیلی هەبوو. باش پێگە وەکو ساناش باسی کرد جگە لە دین و لە نەتەوەیەکە پێگە جوگرافیاکەن شۆکارێک نەبوو بۆ ئەوەی کە ئەم کوردانە بەم جینۆسایدەیە ببرێن. خۆی بڵێ ئەوەی ئەکید ئەوەیشی تیا بوو، بەڵام خۆی ینی زیاتر لە بەغدا لە مرکز نظامی عەرەبی سونی بوو، عەرەبی سونی بوو. ئەمجا یعنی ئەو خەڵکانە لە بە دوو سەرەوە لەگەڵ حکوومەتە ناگونجێن، یەکەن کوردن دووەم شیعان یان سونی. ئاخ کێشەکەوەی لە دیوی ئێرانی شو ئەمان هەر مشکلیان هەبووە کە چونکە ئێران بۆ چی ڕەوزیەکەن چونکە مشکلەی دروست کرد بۆ ئێران سەدان لە پڕێکە سەدان هەزار نەفەر بێتە ئەم دیو کە ئێران جمهورێکی تازە بوو مشکلی زۆر بوو بۆی نەیویست دان بەو هێنا برات لە خۆیانی بگرێت ئەوە بهێنە لەوە عراقین و ئەبێ خۆت مەسئولی لەسەریان، ینی دوافعی زیاتر دوافعی سیاسی بوو، بەڵام نەمدی ینی کۆمەڵی دوافع هەبوو لە هێنەکە. باشە کاک سعدون 45 ساڵ تێپەڕیەوە بەسەر جینۆساید یاخود ئەنفال هەر شتێکی ناو ئەنرێت فەیلیەکان. ئێستا دۆخیان چۆنە فەیلیەکان و کە لە کۆندا ڕەگەزنامەکانیان لێ سەندراوەتەوە تا ئێستا ڕەگەزنامەیان هەیە بۆ نەگەڕێنرابێتەوە تا چەند مافەکانیان بۆ گەڕێنراوەتەوە؟ والله ئەنی دیارە حکوومەتەکە هات حکوومەتێکی شیعەیە ڕاستە عەرەبیە بەڵام شیعەیە ئەویش ئەویست شیعەتەکەی خۆی بسەلمێنێت و تەسبیت بکات، ینی تا ڕادێک مەسەڵ خانووەکانیان زۆربەی خانووەکانیان گەڕایەوە بۆیان بەش یا گەڕەوە تاویزیان وەرگرت، تەسکەرەیەکیان پێدرایەوە دیسان ئەگەر چی دکەدرایەوە بە عنوانی متەجەنس نە بە عنوانی عێراقیە و حەقینە، بە عنوانی ئەوە کە باوێک لە ئێران بووە قانونی جنسیان گۆڕێەوە کە 5 ساڵ لە عێراق بوویت بۆ دەیە جنسیە وەرگوی، ئەمە جنسیەکان وادایەوە. بەڵام کە ماوە تا ئێستا گرفتەکە دوو گرفتی ئەساسی ماوە، یەکەم بیسەرشوێن بوونی ینی بەیش گەنجەکانیان ئەو تا ئێستا دیار نییە، دووەم بەڕاستی هەر ئەوە نەبوو خان و بەرە و زەوی شتانە متەنا کاتن منقولە ینی ماڵ کەلوپەرە پارە ئاڵتون زۆربەیشیان فەیلەکان ئەو فەرتەیە تجار و دۆڵەمەند بوون لە بەغایانی حزوریان هەبوو. جا کاک سعدون ڕێک بە دیاریکراوی ببوورە ڕادەگرم ویستم ئەوە بپرسم حکوومەتی عێراقی ئەو کاتە لەوە نەترساوە کە فەیلیەکان لە سەرجەم کاروبارە کۆمەڵایەتی و ئابووری و پیشەسازیەکاندا زۆر بە ماندوونە ناسانە کاریان کردو توانوێنە شوێندەستیان دیار بێ. حکوومەتی عێراقی لە ترسی ئەوە نەبوو هەوڵی دابێت کە ڕەوانەی ئێرانیان بکە یاخود بەرۆشی عێراق و حەقەوە نەبوو، بەرۆشی ئەوە بوو کە خۆی تۆمز بجەسبێنێت و نەڕوخێت و ئەوانێک فەرۆشی هاوڵاتی بوون هاوڵاتی و خەڵکان نەبوو ینی ئەوە چی ئەکەن دوومەن یەکسەر خەڵکی نار شوێنی ئەوانی پرکەوە تجارەکانی خۆیان ئەوەی لە جنوبە لە وەسەتە لە ئەنە نادنی هەمویان بازارەکان پڕکردەوە. باش کاک سعدون لە دوای تێپەڕبوونی 45 ساڵ بەسەر ئەم جینۆسایدەیە وەکو کوردانی فەیلی توانیوتانە ئەم کەیسە بگەێنن بە لایەنە پەیوەندیدارە نێو دەوڵەتیەکان یاخود هەر لە
ناوخۆی وڵاتە ماوەتەوە ینی جەنابە پەرلەمانتاریش بووی ڕەنگە بۆ تۆ ئاسانتر بوو بێ کە بتوانانی ئەم هەنگاوە هەڵبهێنیە هیچتان لەم بارەوە کردووە والله خۆی ئەوە من ڕامەکێشی بۆ هەنێکی تر جانبێکی تر بەڵێ ینی کێسی فێنیەکان کێنێ مەسئولە کێ لێ مەسئولە وەکو جینائیان باشە. حکوومەتی عێراقی لێ مەسئولە باش ینی حکوومەت ئەمە وەکو جیناییە وەکو ئەخلاقیان و نەتەواتیان قیادەی کوردی و کوردستانی لێ مەسئولە باشە کە متابعی بکات و هەمکان ئەوەی بوترێت بەڕاستی کورد دەوری بینی یعنی و یەکێتیش دەوری چاکی بینی باشە بەتایبەت لە دادگاکە لە گەڕانەوەیان لە جنسیا لە ئەێ دەوری بینی بەڵام هەر کەم بوو ینی یان سوالەکە عینی ئەو سوالە چی کرا بۆ ئەنفالەکان چی کرا بۆ کێمیابارە ئەمە وەکو کورد و وەکو حکوومەت و وەکو یەکێتی دوێنش بەڕێز جێگیری سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە لە یادی 45 ساڵی جینۆسایدیان کوردانی فەیلیە ئەڵێ ئێمە بە هەموو توانایەکی خۆمانەوە هەوڵەین بۆی بتوانین مافەکانیان بۆ بگەڕێنەوە ئەمە هەمووی بەلایە وەکو فەیلیەکان خۆیان ئەڵەمیانی من بەبەستی پرسیارەکەی من وەکو کەسایەتیە دیارەکانی فەیلیەکانە وەکو سیاسیەکانی فەیلیەکانە وەکو بازرگان و تجارەکانی فەیلیەکانەمە بەسم ئەلەوەیە بەڕاستی ئەوەی ڕاستی بێ هەم ئەحزاب کوردیەکان و هەم ئەحزاب عێراقیەکان باشە. ڕێیان نەدا کوردەکان کوردەفیلەکان تەکەتولێکی سیاسی و پەرلەمانی و حکومی بۆ خۆیان دروست بکەن ینی حەزبە کوردیەکانە ناویان ئیشانە کرد و یان هێنان بۆ ناو حەزبەکانی خۆیان حەزبە شیعەکانی عەرەب ئیشانە کرد و هەوڵیانەدا نان ئێوە بۆ نەتانکردانی وەکو کوردانی ئەوە سواری کە بەڕاستی تا ئێستا جوابەکەی مبهەمە ینی بەڕاستی بەرتەوازە بوون کوردی فەینی بەرتەوازە بوو نیوان قوەی سیاسی عێراقی هەمووی بە کورد و بە عەرەب ئەلبەتە عەرەبەکە عەرەبی شیعە ئەڵم بەڵام عەرەبی شیعە زیاتر بەخۆی ینی با اعتراف بەوە بکەین زیاتر کوردە فەیلیەکان ڕاکێشا بنێ هەمویانی کردە وەکیل وەزیر و مدیر عام و تعیینات دووی بەدەستی بۆ ئەوەی کرد بەڵام ئەوەی ڕاستی بادرم ینی کورد لە ئەحزابە کوردەکان ئەوان نەکرد یعنی من نەبێت تەگیلەیەک باسی شتێک بکەم مەسەن یەکێتی لە سەردەمی مام جەلان بەرەحمەت بێت 21 ئەندام سەرکردایەتوی سێ فەیلی تیا بوو بەڵام لەم سەردەما گەیشتە 125 یەک فەیلی تیا نەبوو سەرکردایەتێکی باش ئاخر ئەمە لە ڕێگەی حزبەوە ئەکرێە لە ڕێگەی حکوومەتەوەیە کا بێ ئەم فەیلیانە پێگەیان هەبێ ینی وا گریمانە سەر لەناو ئەخر حکوومەتەکە حزبەکان دەچینیەکەن مەبەستەکەی من لە باسی عێراقەکەم باسی کوردستان ناکەم چونکە وەکو جەنابیشت باسی کرد لایەنی جینایی کە بەرامبەر بە کوردی فەیلی کراوە حکوومەتی عێراقە حکوومەتی عێراق ئێستا ساڵانە چۆنەڵی پارە ئەیە بە کۆی لە حەقی شەڕی کۆیت و عێراقەکە قەرەبوویان نکاتەوە ینی مەبەستەکە ئەمەیە لە عێراقە بۆ نەتانتوانیوە ئەو قەرەبووە بکەنەوە بۆ فەیلیەکە نەکران حکوومەت عێراقی قەرەبووەکە من خۆم وەختی خۆی لەگەڵ مەندی مەسئولی مهمی عێراقی قسەمان کردووە یعنی کابرا خانووی هەبووە خانووەکە ئاشکرای ئەمە خانووەکە بەڵام ممتەلەکاتی ئاڵتوون وەڵە چەندێک ئاڵتوونی هەبووە چەندی پارەی هەبووە چەندی جلوبەرگێ ئەوە ینی ئاسائێکی دقیقی نەبووە لێ دوومەن دائما تەجیل کراوە ساڵی تر ئەوانە نەکراوە بەڵام وەکو مۆزۆک تا ئێستا لە ئارادایە هەیە بوونی من بە تەقدیری من ئەوە زۆر مهم نییە بەقەدەر ئەوەی مەسیری گەنجەکانیان بزانن مەسیری گەنجەکانی ینی تو تەسەور کە 16 هزار گەنج بێ سەرپشێن کراون باشە کاک سەعدون بۆچی تا ئێستا بەدوادات چوون نەکراوە بۆ مەسیری ئەو گەنجانە بەدواچوون چیە ئێمە کراون ینی زیندانە سیاسەکان سجلاتە بیابانەکان ئێستا ئەنفال تازە وەڵا گۆڕێک ماندۆزیەوەتەوە ئەنمان دۆزیەوەتەوە بەهێن ئەکرێت
يعني واز نهێراون بەحسەکە هەرەیە بەڵام زەر نەکەوتوتای باشە کاک ساڵون ئەو کوردە فێلیانی کێماون بە دیاریکراوی زیاترینیان لە کوێ نیشتەجێن پێم وابە هەندێکیان پەرتەوازە بوون هەوڵتان نەداوە لە شوێنێکی دیاریکراودا هەمویان کوردە فێنیەکان زۆربەی زوقلی زۆریان لە بەغایە بەغا دوومان غێر شارە حدودیەکانیان مەسەن مندریە ئەوە هەر تعریب کراوە خانەقینە ئەوە نیوە تعریب کراوە بەدرەیە زرباتیەیە هەتا بۆرە و عماروە باشە کاک سعدون بۆچی بەشێکی زۆریان کەوتونەتە بەغداد بەغداد کاسبی تایە وەرئەنی تایە تعیینات تایە هەموو تایە بەغا باش کاک سعدون با پرسیارێکیەوە بکەم لە قسەکانی جەنابیشتاوە ساناش پرسیارەوەی لێ کردی کە ئەم پەرتەوازەیە بوونی هەیە لە ناو کوردانی فەیلیە ئەمە لە دۆزەکەشتانە لە ناو چۆنەڵی کەیسەکەشتانە ئەم پەرتەوازەیە بوونی نییە لە ناو قەزیی کوردانی فەیلیە با هەیە هەیە پەرتەوازەکە بە شێوەیە کە یعنی بەشێک بۆ کوردە فەیلیەکان خۆیان نەگەڕێتەوە خۆیان ساغ نەکردووە بەشێکیان بۆ ئەحزابە قووە سیاسیەکانەوە أحزاب قوى سياسية خاصة القوى العرب أزانية هالبجادون وانتخابات وين دنيا وين وباش يكون فيني كان خوان يعني ناتوانن تايسا يعني كزيان متيان نهضة براسي يعني قوى سياسية كان يعني متيان ناين بكاك تو في بتشو حزبي بوخو تشكيل يا كتيجي سياسي يا روتيجي سياسي بوخو تشكيل نارن دەست خۆش سعدون فەیلی کەسایەتی دیاری کوردانی فەیلی و پێشمەرگەی دێرین و پەرلەمانتاریش و سیاسەتمەداریش دەتوانین بڵین بۆ هیواین کە لە یادی ئەم ساڵکێتەوە لە یادی 46 ساڵەیە ئەگەر تەمەەن باقی بێ و بەرنامە کرا لەسەر ئەم بابەتە توانین باز لە ئەو بابەتانە بکەین کە جێبەجێ کراون و بۆ دۆزینەوەی ڕووفات و بۆ دۆزینەوەی ئەو بێسەر و شوێنانە بن کە لە کوردانی فەیلیە بەرامبەریانە ئەنجام درراوە. کۆی بڕگۆ بابەتەکانی ئەو ڕۆمان لەگەڵ سانە و هاوکارانمان پێشکەشکردن تا بانێکی تر شادە. بەڵێ دووبارە بەخێراتی و خواتان لەگەڵ. دەست خۆشکە.